پرسێکی گرنگە یاخود با بڵێن بابەتێکی گرنگە بە تایبەت کاتێەوە بەرهێنی بیانی بەو پەڕی ئارامیەوە یەت سەرمایەکەی لە هەرێمی کوردستانە وەگەڕەخات سامانەکەی لە هەرێمی کوردستانە وەگەڕەخات و وە بەرهێنانەکات ئەمە نیشانەیەوەیە کە ئارامەیەکی تەواو لە هەرێمی کوردستان هەیە بەڵام بۆ زیاتر پەرەپێدانی و فراوانکردنی کردی وە بەرهێنان لە هەرێمی کوردستانە پێویستەکە قسە لەگەڵ کەسانی شارزا و پەیوەندیدار بکەین بۆی میوانداری بەڕێز بڵند محەممەد بەڕێوبەری گشتی تۆماری کۆمپانیەکانمان کردو لە ستۆدیۆ میوانی ئەمەیە بەڕێز بڵندەم کاتت باش بەخێر هاتی من بیرمە 2019 بوو هاتمە بەڕێوبەرایەتەکەتانە و کاتە بەکارێکی مەیدانی باسی ئەومان کرد ئەو کات کە هاتنی کۆمپانیا بیانیەکان ڕوو لە زیادبوونەکە ئێستا گەیشتۆتە چه ئاستێک بەراورد بە 2019 و ساڵانی پێشووتر زۆر سپاس تاوان لە هەروەک لە کارە لە پێشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیکردن و چاکسازی لە کەرتی تایبەت بە ئەکیید کۆمپانیەکان و بیانیەکانیش بەشێکن لەو چاکسازیانە ئەوە بوو تاوان بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان لە ڕێگەی چەند چاکسازیەکەوە توانرا ڕێژەی تۆماری کۆمپانیەکان بە ڕێژەیەکی بەرچاو چ بیانی چ خۆماڵی لە هەرێمی کوردستان تۆمار بکرێن ئەمەش یەکەمیان لە ڕێگەی چاکسازی یاسایی ئەوە بوو ژمارەیەک لە یاساکانی تۆمارکردنی کۆمپانیەکانمان ئەموار کردەوە کە شانبەشانی یاساکانی وڵاتان و جیهان و بە شێوەیەک بتواننەوە بەرهێنەران لە هەرێمی کوردستان چالاکی بازرگانی ئەنجام بدەن یاساکانی ژمارە 13 و 14 و 15 بازرگانی و یەکێکی ژوورە بازرگانیەکان و یاساگەلێکن نامێ هەمووی لێرە باسکەم و هەنگاوە کردەیەکانیش لە هەمووی گرنگتر بە ئەلکترۆنیکردنی سیستمی تۆماری کۆمپانیەکان بە شێوەیەک کۆمپانیا چ بیانی بی چ خۆماڵی بی لە ماوەی 24 سعات دەتوانێت لە هەرێمی کوردستان خۆی تۆمار بکە کە ئەمەش لە 2023 بەرپا ینی بەرکار بوو وای کرد کە ئەگەر بە ڕقم بە ژمارە ئاماژەی پێ بدەین لە ساڵی 2022 تەنها 1200 کۆمپانیا لە هەرێمی کوردستان تۆمار کرا لە کاتێکدا لە ساڵی 2023 کە ئەم سیستمەمان بەرکار کرد 3011 کۆمپانیا واتە دوو بەقەدەر ئەوە یەک لە پرۆسەکان ئەوەی دووەم کەمکردنەوەی تێچووی تۆماری کۆمپانیا بە شێوەیەک دەگاتە نزیکەی 180 لە تێچووی تۆماری کۆمپانیا کە ئەمە شوای کرد بە هەمان شێوە لەوانەیە باسییان دەکرد کە لە ئەوە ببێتە هۆی کەمکردنەوەی داهاتی هەرێمی کوردستان بەڵام بە پێچەوانەوە داهاتی 2022 نزیکەی 5 ملیار بوو بەڵام داهاتی 2023 بەرز بۆ نزیکەی 9 ملیار دینار لەگەڵەوەی کە ئێمە تێچوو ئەوە ئەمەش لە نەتیجەی ئاسانکردی ئەم ڕێکارانەیە یەکێک لە هەنگاوە گرنگەک ئەمە یعنی ئەمانە هەمووی هەنگاویەوەن کە ئاسانکاری و زیاتر و بەرهێنی بیانی ڕاکێشتێتە هەرێمی کوردستان بەڵێ طبعاً ئەو هەنگاوانە ینی دەبێت بەردەوام ئێمە لەگەڵ لەناو ئەم پرۆسەدا بین ینی دوایین بڕیار لە ئەنجومەنی وەزیران هات بڕیاری 1628 لە نووسراوی 1628 لە 2/4/2024 ڕێگە دراوەکە کۆمپانیەکان چ بیانیان خۆماڵی بەبێ بربەست تۆمار بکرێن بەبێ داواکردنی پارێزەر یان ژمێریار یان کۆمپانیا دەتوانێت بەپێی یاسا پێویستە بارەگای هەبێ بەڵام ئێمە بەپێی ئەو ئاسانکاریانەی کە بۆمان هاتووە دەتوانێت 5 کۆمپانیا لە یەک بارەگا کار باشە لەم حاڵەتە هیچ کێشەیە دروست نابێت هیچ کێشێک بە پێچەوانەوە ئەو دەبێتە پاڵپشتیکردن بۆ ئەو کۆمپانیا و ئاسانکاری بۆ ئەم کۆمپانیانە ئێمە دەمەوێت باسی ئەوەش بکەم بیانی چۆن دەتوانێت لە هەرێمی کوردستان کار بکات یەکەمیان یان ئەوەیە لە ڕێگەی کردنەوەی لەقی کۆمپانیەکەی لە هەرێمی کوردستان پاڵپشت بە پەیڕەوی ژمارە 5/89 کە ئەمە وەکو سەرجەم لە عێراقی شەرم بە شێوەیە تۆمار دەکرد بەڵام ڕێگایەکی تریشی هەیە دەتوانێت وەکو پشتگدار کۆمپانیای لۆکاڵ دروست بکات لە هەرێمی کوردستان و دەتوانێت 100% پشکەکان ئی کۆمپانیایەکی لۆکاڵ
خۆماڵی بەناو بکات لە کاتێکدا لە عێراق و لە بەڕێوەبەراتی کۆمپانیەکانی بەغدا بیانی ناتوانێت لە ١49 زیاتری پشکەکانی بەناو بێت کە ئەمە شوای کردووە بەڵام لە هەرێمی کوردستان 100% دەتوانێت 100% کە ئەوە طبعاً لە کارگەکانش بە هەمان شێوە دەتوانێت کارگە بە هەمان شێوە ئەمە شوای کردووە کە ڕێژەیەکی ژمارەیەکی زۆر لە کۆمپانیەکان ڕوو لە هەرێمی کوردستان زیاتر ئەو کۆمپانیا بیانیانە زیاتر لە کام وڵاتێک بەڵێ ئەگەر ئەمڕۆ بین ئامارێکی ورد ئەوە بکەین ئەمڕۆ لە هەرێمی کوردستان 36,567 کۆمپانیا تۆمار کراون طبعا 32,023 کۆمپانیای لۆکاڵ و خۆماڵین 3,405 کۆمپانیای بیانین طبعا باشە لەم ژمارەیەکە هەمویان بە فعلی کارەکەن یان تەنها ناویان طبعا کۆمپانیا بیانیەکان دەتوانین بڵێن 150 کار دەکەن لەبەرەوەی دێن ڕۆژانە دێن پەراوی کۆمپانیەکانیان نوێ دەکەنەوە یان حکوومەتیش بە تایبەت دوای ئەو هەنگاوانەی لە ڕێگەی حکوومەت لە ڕێگەی وەزارەتی بازرگانیان لە ڕێگەی دەستەی وەبەرهێنان بەعزەک ئاسانکاری کرا کە ئەمە شوای کردووە هەنگاوی نوێ بنێن ئەگەر بێن باسی ڕێزبەندیەکانیش بکەین کۆمپانیا تورکیەکان لە سەروی ئەم کۆمپانیانە نزیکەی 1000 لەو ڕۆژەوە کە ئێمە و ئامارەماندا ئێوە ژمارەکە زیاتری کردووە ئەم ڕۆبۆتە 1603 کۆمپانیای تورکی باقی وڵاتەکانی تر نیوەکەی ترن واتە نیوەی لە مانگێکە 100 کۆمپانیای نوێ هاتووە تقریبا 100 و کەمتر ئەوان چاوەڕێکن تا سەری ساڵ زیاتر بکە بەئەکیدی ئەو هەنگاوان ئەو ڕێکارە نوێیانەی کە ئێمە گرتیتمانە بەر زیاتر دەکا بەشێک لە کێشەکانیش دەمێ باسی ئەوەی بکەم کە ئێمە ئەو گرێیانەمان کردوێتەوە کە بوویتە هۆی ئەوەی هەرێمی کوردستانیش لە ڕووی تۆماری کۆمپانیا و گەشەی ئابووری بەرەو پێش بچی پەیوەندیەکانمانە لەگەڵ بەغدا ئێمە پەیوەندیەکانمان لە ئاستێکی باشدا لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکانی فیدرال و هەروەها لەگەڵ دام و دەستگاکانی ترکە یەک لەو هەنگاوانە گرنگانەی کە ئەنجامماندا بە سوپاسەوە کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا کاک بەختیار بەڕێوەبەراتی گشتی پەیوەندیەکان توانیمان یەکەم فەرمانگە ببەسترێنەوە بە حکوومەتی فیدرال لە ڕێگەی ئەلکترۆنیەوە کە ئەمە شوا دەکات بێ خلالی 2 ڕۆژ دووسراوەکانمان لە هەرێمی کوردستان بگاتە بەغدا ئەمە شوای کرد کە گەشەی ئابووری لێرە و هەرێم لەگەڵ فیدرال بەرەو پێشت باشە وتان ڕێژێکی زۆر لە وەبەرهێنی بیانی هاتووە لە نێویانە تورکەکان زیاترن ئەی کام سێکتەرانن کە وەبەرهێنانی تیاکرێت بەڵێ طبعا بەشێکی زۆری بازرگانی گشتی بازرگانی کەلوپەلی خۆراک بازرگانی کەرستەی پیشەسازی گواستنەوە بڵێن مشتەقاتی نەوت و ئەوانە طبعا ئەوانە هەمووی سێکتەر ڕۆژ بە ڕۆژ بەڵام زیاترینیان بازرگانی گشتیە لە بینی ئەوە یەکتر و یەک لەو هەنگاوانەی کە تقریبا لەو مانگەش ڕاگەیاندرا ڕاگەیاندنی شێوازی نوێ بۆ بە ترانزیتکردنی کاڵاکان لە هەرێمی کوردستان بە شێوازێکی پێشکەوت و خواست کە بە دەستخۆشیەوە لەلایەن وەزارەتی گواستنەوە و کۆمپانیاکی کەرتی تایبەت کە ئەمە شوا دەکە زیاتر هانی کۆمپانیەکان بدات کە بێن لێرانە بە شێوازی نوێ چالاکی بازرگانی ئەنجام بدات. باشە بەڕێز بڵند محەممەد بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیەکان لەگەڵ ماڵ سپاس بۆ ئێوە بە هیوای بەرهەمی زیاتر کاری زیاتر زۆر سپاس خێر هاتن.